ئایا دروستە قوربانی بۆ مردوو بکەین؟ ئەمە خلافی تایە زۆر، لاوانێ بڵێن سەرمان لێ شێواوە، هەموو ساڵێکیش باسی دەکەین. ئەگەر وەسیەت کایا وەسیەت نەکا قوربانی بۆ دەکرێ؟ بەڵێ بۆی دەکرێ، چونکە گومانی تێدا نییە قوربانی خێر و سەدەقەیە. ودەیا حەدیث لە صحیحی بوخاری و مسلم و غەیریەوە هاتووە کە دروستە خێر و سەدەقە بۆ مردوو بکەی ئەگەر وەسیەتیشی نەکرد بێ. حەدیثێکی زۆری لەسەرە، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە کاتێکە بە ئیمامی عەمری کوڕی عاصی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەگەر باوکت مسلمان بوایە، باوکت ئەگەر مسلمان بوایە سەدەقەت بۆ بکردایە بەلەغەهو ذالکە، بەلەغەهو ئەوە ئەو خێر و سەدەقەیی پێدەگەیشت ئەگەر باوکت بە مسلمانی بمردایە. کەواتە ئەگەر باوکی تۆ مسلمان بێ سەدەقەی بۆ بکەی کە قوربانیش خێر و سەدەقەیە بێگومان بۆی دەبێت. بەڵام حەدیثێک هەیە دەڵێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دوو بەرانی سەر بڕی، دوو ئاژەڵی سەر بڕی، فەرموو یەکێکیان بۆ خۆم یەکێکیشان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوصانی ئەن ئوضحی عنه فأنا أضحي عنه، وەسیەتی بۆم کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قوربانی بۆ بکەم، منیش قوربانی بۆ دەکەم. ئەمە زانایان دەفەرمون ئەم حەدیثە ضعیف و ڕاست نییە. دەیەها زانای حەدیث دەفەرمون ئەم حەدیثە ڕاست نییە. ئەو زانانەیشی کە دەڵێن ئەبێ مردووەکە وەسیەتی کرد بێ بەڵگیان ئەم حەدیثە ضعیفەیە، بۆی ئیشی پێ ناکرێ. بەعام خێر و سەدەقە بە تایبەتی بۆ دایک و باوکت هیچ خلافێکی تێدا نییە دەڕوات. جا لێرەدا پرسیارێ دروستە بێ، ئەگەر یەک حەیوان دەکەی مەیکە بۆ مردووەکە، شەریکی بکەرەوە، خوای گەورە ئاگادارە دایک و باوکت لە هەموو شتێکی دوا شەریکە لە خێر و چاکە ئینشاءڵڵا. ئەگەر دوو حەیوانیش دەکەی دەتوانی حەیوانێ بۆ باوکت یا بۆ دایکت بکەی، دانەیەکیش بۆ ماڵ و مناڵەکەی خۆت. کەواتە مەڵێ سەرمان لێ شێواوە، دروستە قوربانی بۆ مردوو بکرێ وەسیەتی کرد بێ یا وەسیەتی نەکرد بێ. حەدیثی وەسیەت ضعیفە، ئیشی پێ ناکرێ.